بەم زوانە عێراق نەود لە کەرکووکەوە هەناردە دەکات. بە گوێرەی راپۆرتێکی ڕۆژنامەی فاینانشەڵ تایمز حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان لە ڕێکەوتنێک نزیک بوونەتەوە بۆ هەناردەکردنی نەوتی کەرکووک و بەوەش ئەو بڕە نەوتەی لە کەرکووکەوە هەناردە دەکرێت بە شێوەیەکی بەرچاو بەرز دەکرێتەوە. بەوەش ڕۆژانە بڕی 400,000 بەرمیل نەوتی تر لەو ڕێگەیەوە هەناردەی دەرەوە دەکرێت. هەر لە راپۆرتەکەی فاینانشەڵ تایمز ئاماژە بەوە کراوە کە واشنتۆن گوشارەکانی خۆی لەسەر هەردوو لا بۆ زیادکردنی هەناردەی نەوتی عێراق زیاتر کردووە. ئەوەش وەک هەوڵێک بۆ پڕکردنەوەی ئەو کەلێنەی پێشبینی دەکرێت دوای سەپاندنی سزاکان بەسەر نەوتی ئێراندا لە بازاڕی نەوتدا دروست ببێت. فاینانشەڵ تایمز ئەوەشی ئاشکرا کردووە ئامانجی سەرەکی لەو ڕێکەوتنە دانانی سنوورێکە بۆ بەرزبوونەوەی نرخی نەوت لە بازاڕەکانی جیهاندا. پێشبینیش دەکرێت هەردوو لا لەم مانگەدا لەو بارەیەوە ڕێک بکەون. هەرچەندە لە ئێستادا بەراورد لەگەڵ مانگێک لەمەوبەر نرخی نەوت لە بازاڕەکانی جیهاندا نزمبوونەوەی بەخۆ بینیوە و بە ڕێژەی زیاتر لە 20% دابەزیوە، بەڵام بەگەڕانەوەی سزاکانی ئەمریکا بۆ سەر ئێران پێشبینی دەکرێت بازاڕی نەوت جۆرێک لە پشێوی تێبکەوێت و نیگەرانی ئەوە لە ئارادایە جارێکی تر نرخی نەوت بەرەو بەرزبوونەوە بچێت. هەناردەی نەوتی کەرکووک ماوەی زیاتر لە ساڵێکە ڕاگیراوە دوای ئەوەی هێزەکانی حکوومەتی فیدراڵی عێراق بیرەکانی نەوتی ناوچەکەیان کۆنتڕۆڵ کرد. لە ئێستادا تاکە ڕێگەی هەناردەکردنی نەوتی کەرکووک بۆری گواستنەوەی نەوتی هەرێمی کوردستانە کە نەوت بۆ بەندەری جەیهانی تورکیا دەگوازێتەوە. بە گوێرەی زانیاریەکانی فاینانشەڵ تایمز هەرچەندە کۆبوونەوەکانی هەردوو لا بۆ گەیشتن بە ڕێکەوتنێک بۆ هەناردەکردنەوەی نەوتی کەرکووک لە ماوەی ئەو ساڵەدا ڕانەگیراوە، بەڵام بەم دواییە گڕوتینی زیاتر بەو وتوێژانە دراون. ئەوەش هاوکاتە لەگەڵ گوشارەکانی ئەمریکا بۆ سەر هاوپەیمانەکانی خۆی لە ناوچەکەدا بۆ زیادکردنی بەرهەمی خۆیان بۆ پڕکردنەوەی ئەو کەلێنەی کە بە کاریگەری کەمبوونەوەی هەناردەی نەوتی ئێران دروست دەبێت.